ترس لە هەموو ژیاندا ئەگەر ترسێکت نەبی ناژی. دووە دەبی ترست هەبی لەوەی مەسەلەن ینی بنانی پەیداکەی، ترست هەبی لەوەی دەبی ئەتوو بە سەلامەتی بژی، ترست هەبی دەبی ئەتوو تەندروستی خۆت بپارێزی، ترست هەبی کە ئەتوو ماڵ و منداڵی خۆت بپارێزی. ژیان هەمووی بەترسە، بەڵام نەک ئەو ترسەی ئەتوو بترسی لە ترسان هیچ شتێکی نەکەی. دەبی ترست ینی ترس ینی حەزەر، ینی ئەتوو ئاگاداربی لە ژیانی خۆت ئاگاداربی لە هەموو شتە کە هەر هەنگاوێک دەنێی ئاگار لێ پێ لە تەختەی چروک نەنێی کە دەڕۆی لە ژیانتدا ئەتوو دەبی مەسەلەن کە قسەچی دەکەی دەبی بزانی ئەو قسە چیە دەیکەی، دەبی ئەتوو بزانانی ئیشەکی دەکەی، دەبی ئیشەکەی خۆت بە ئەوە بکەی. هەر ئیشەکی دەکەی دەبی ئەتوو سێ شتی زۆر ئاگاداربی، زۆر ئاگاداری لە ژیاندا ئاگاداربی. یەکیان لە هاتوو چوونت لە ژیانت دەکە هاتوو چوون دەری لە بۆ هەموو کەسێکی مەری ئەتوو وا دەستمە فلانجێ لەوی شەرە بکەی فلان دەکەم فلان و هاجێ و هاندەکەوت. سەرمایەی خۆت نابی بە هەموو کەس بڵێ، ینی نابی ئەو ئیش و کار و کاسبەی کە دەیکەی نابی بۆ هەموو کەسێکی ڕوون بکەیتەوە کە ئەم وا دەکەم لەبەرەوەی ئیشەکە لێ تێکەچی. ناو ئەو خز عێل و عەشیرەت و قەوم ئەوەت مەرێ نەکو سبەی مشکلەکی لۆ دروست دەبی، يعني مشكلة لو درز دبي جان بعبارة لا ترسك بلام ترسك بآجاداري ترسك بالروشن بيري ترسك تو آجاد لي بكاتو سدكي يعني هر إيش كديكي هنجاو دبي بآجاد لخود بي. اشتكى بعثت كرت جنابة ترست هي لو سيشتا. بله ترسم هي لو سيشتا. يعني لو سيشتا ترست هي من أقرب تونجود أمن واسمه فلان زي وهذا كم معناته لاشتكاني من آجاداري. ئەگە ئەمن سەرمایە و ئیش و کاری خۆم لە بۆ تو ڕوون کردەوە ئەتو سبنی ینی دیسانشی ئەم دەبی بترسم لەوەی سبندەی ئەتو منافەسەی من دەکەی لەو ئیشەی. ئەمن لەکە هاتم لە کۆمەلگایکی ناو خەڵکەکی دانیشتم نان ناسم ئەمن یەکسەر ئەمن فلانی خراپەج فلان زێمە ئەولادە لەوانەیە ئەمن دژمندارێکم هەبی شتەکەمەی توشکە دەبی ئەو سێشتا لە ژیاندا زۆر ئاگال لە خۆت بی. باشە ئەوە ترس لەو سێشتەی کە باست کرد لە چی ناترسی؟ لە چی ناترسم؟ دەبی لە ژیان دەبی نەشترسی لە ژیاندا کە ئەتوو هاتێ دنیاە دەبی باش بزانی کە هاتیە دنیاە ئەتوو دەبی ینی بژی، دەبی بە سەربەرزی بژی، دەبی ینی بژی نابی بترسی لە ژیان ئەمن لە ترس وەڵا ئەمن ئەوانەکەم ئەوە دەبی لە سەرمای لە گەرمای لە برسێتی لە بارانێ لە یان نابی بترسی لە ژیاندا. ئەمە ژیان ترس لە ژیان دوو ترسە، ترس لەوەی کە ئەمن ترسم هەیە کە ئەمن دەبی ئاگاداری خۆم بم نەکەوم لە نفسی وەختیش دەبی نابی بترسێم کە ئەمن ینی کە ئیشش دەکەم محاولە بکەوم ینی بکەوم دەبی بە سنگەکی فراوان بە سەربەرزی بەبێ ترس ئەمنش بچمە مەیدانش لەو ترسەی کە هەمە لێ ڕزگار بم. باش ئەگەر لێت بپرسم پێناسەیەکی ترسم بۆ بکەی چیم پێ دەڵێ؟ ترس عیبارەتەکە تگەیشتی ترس عیبارەتەکە لە هەستێکی کە شاراوەیە لە ناوە تو شاراوەیە لە ناتوێت لە ڕۆژێک کە تو هاتێ دنیاە پێ ینی ئەتویان ترساندی ئەتو هاتی دنیا ئەتویان ترساندیە دەبی لەو شتەی بترسە کە ئەتویان ترساندێ و بزانێ ئەو شتە چی ئەتویان ترساندیە. یان ئەمەی ترساندیە ڕۆژگار کۆمەلگا ڕۆژگار کۆمەلگار مرۆڤایەتی ئەنێ باسی شتی دەکەین وانە مەسەلەن تەگەشتی ئەمە باسی تش دەکەین تەنها بە باسکردن. مامۆستای بەڕێز ئەو شتانەی کە ئێمە بۆ نمونە ڕۆژگار یاخود کۆمەلگا ئێمەی پێترساندووە کەوت ترسشمان هەمیشە لەگەڵە ئەو ترسەوە ناکات کە ئێمە لە ژیانماندا دوا بکەوین؟ نەخێر ئەو ترسەوا دەکە ئەو ترسەی کە ئەتوو پێ دەترسێنن ئەو ترسەی کە باسم کردوچی ئەگە ئەتوو نەترسی ناچێ پێشەوە ئەتوو گەر هەر خۆ مەسەستاوە خەڵاتە ئەگەتوو لە هەر هاتی برێ مناچێم هەر غاردەی خۆت فڕێدەی تەمان دەکەوێ خوارێ دەکەوێت خوارد ئەتوو دەبی هەوڵ بدەی ترست هەبی لەو ترسەی کە ئەتویان پێترساندێ نەترسی. يعني ژیان يعني عبارەتەکە لەو ئەسن کە ژیان هەرکامە دروست هاتیە دنیاە لەو ڕۆژێک کە دەی ئەتوو بە ترس هاتێ دنیاە نەچێ دەرێ کوڕم ئەوهانەکەی ئەوها نەبی نەوهانە ڕۆی ئەگەر ئەوهابی تەگەیشتێت تو هەموو ژیان ترسە هەموو ژیان ترسە بەڵام دەبی ئەتوو خۆت بگونجێنی لەگەر ئەو ترسەی کە ئەتویان پێترساندیە.